سڵاوتان لەبێ قوتابیان خوێنکارانی عزیز لەم ڤیددیۆیە بە کورتی و بە وردی باسی شێوازی پڕکردنەوەی فۆرمی گواستنەوە دابەزین بۆی خۆشەویستەکەین. خاڵەکانی چۆنن، وردەکاریەکانی چۆنن، لەگەڵمان من تا کۆتایی ڤیددیۆ بۆی بینەر بن و وردەکاریەکانی بزانن. بەڵێ بەڕێزان، سەرەتا کە دێین لێرە دەنووسین www.ڕێگەی زانکۆ.com هەر لێرانەوە پێی داوین هەڵێ بژێرین. ئەوە سەرەتا ئەم واجیهەیەمان بۆ ئەبێتەوە کە واجیهەکەمان بۆەوە لێرە سیستمی گواستنەوە دابەزین. هەڵە بژێرین، داوای وشەی تێپەڕوو بەکارهێنەرمان لێکات کە بینووسین. ئەلبەتە ئێمە ئەبێ وشەی تێپەڕوو بەکارهێنەر بنووسین 2211 ئەمجا چونە ژورەوە لێ دەین. لێرە واجیهەیەکمان بۆ ئەکرێتەوە کە هەموو زانیاریەکانمان پێ ئەدات لە چ خوێندنگایەکین ڕقم تەلەفۆنەکە و هەموو وردەکاریەکان ساڵی دەرچوونمان بۆ نمونە ئێمە داواکاری گواستنەوە پێشکەشەکەین. کە هاتینە ئێرە زۆر بە ئاسانی لێرە ئەو بەشەی کلی وەرگیراویت بۆ نمونە زانکۆلاین لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر پەیمانگەی تەکنیکی کۆیە تەکنیکی پزیشکی هەولێر پەرستارین. ئێمە ئەمانەوێت بۆ گواستنەوەیەک بکەین بۆ شەقڵاوە لەبەرەوەی وا پێویستەکە بگوازینەوە. ئێمە ئەو کاتە دێن کۆلێژی تەکنیکی شەقڵاوە هەڵە بژێرین، لێرە پەرستاری دانین. ئەوە هەڵمان بژارد. ئێستا هۆیەکانت دیاری بکە، دەرچوونت بە پلەی باشەیان بەرزتر واتە معادلە سەروی 70 بێت. لێرە خاڵێکی حەزەکەم ڕوونی بکەمەوە. ئێمە چۆن ئەزانین دەرەجەکەمان لە 70 بەسەرەوەیە. دێین سەرەتا ئەو کریدیتەی کە هەمانە لەسەر سی بۆ نمونە 22مان هەیە، 22 دابەشی 7.5ەکەین کە دابەشمان کرد نمرەیەکمان بۆ دەرەچێت پێ ئەوترێت GPA لەسەر 4 کە لەسەر 4 بۆمان دەرچوو جارانی 25ەکەین ڕێژەی سەدیەکەمان بۆ دەرەچێت. باشە، واتە ڕێژەی سەدیەکە بەو شێوازە ئێمە دەریەکەین. ئەو کاتە ئەبێ سمستەری یەکەم بەو شێوازە دەرکەین، سمستەری دووەم بەو شێوازە دەرکەین. ئەمجا هەرچیان کۆ بکەینەوە دابەشی 2 بکەین. ئەگەر لە سەروی 70 دەرچوو کەواتە ئێمە ئەتوانین بڕگەی دەرچوون بە پلەی باشیان بەرزتر بەکاربێنین و ئەمجا لێرە چوس فایل بکەین. ببورن لێرە ئەبێ هەڵی بژێرین، دوای لێرە چوس فایل چی لێرە دائەنیت. بریتە لەوەی ئەگەر تۆ دەرچوون بە پلەی باشیان بەرزترە کارتی زانیاریەکەت واتە کارتی شوێنی نیشتەجێبوونت زائیدەن کارتی هەردوو سیمستەرەکەت ئەگەر سیستمت بۆڵۆنایە. ئەی ئەگەر سیستمەکەت ساڵانە بێ ئەوە تو یەک کارتێکت وەرگرتوتەوە معدلەکەت دیارە لێرە دایانەی بەرواری دەرچوونی بەڵگەنامەکەت هی سمستەرەکان 2024 حتمان ئەگەر کارتی دیکەش بێ ئەوەیە. باشە لە تێبینیش ئەگە هەر تێبینیەکەت هەبێ ئەواکەی زیادکردنی هۆی تر. مەبەستی لێرە چییە؟ یعنی تو ئەتوانیت لە غەیری ئەوە کە پلەی باشەیان بەرزترە لەوانەیە بۆ نمونە تۆ زەواجت کرده بێت، لەوانەیە با بڵێن کە سوکارت مامۆسای زانکۆ بن، دایک و باوکت مامۆسای زانکۆ بن یان فەرمانبەری خوێندنی باڵا بن، ئەتوانی ئەویشی لەگەڵا بنووسیت. باشە کە ئەوانەشت نووسی ئەتوانیت زیادی بکەیت. ئەلێرە پاش ئەوەی هەموو شتەکانت پڕ کردەوە دی پێشکەشکردنی فۆرمی داخوازینامە لێدەی و پێت ئەڵێت دڵنیایت، بەڵێ دڵنیام و ئەنێردرێت. ئەو کاتە پێتەڵە بە سەرکەوتویی نێردرا. وازە حتا ئێرە ئەوە بریتە لە پێشکەشکردنی فۆرمی گواستنەوە. بەشی یەکەم تەڵە بژێری لەکوێی ئێستا بۆ کوێ گواستنەوە ئەەکەی، لە شوێنی نیشتە جێبوونت و بە چ ڕێنماییگە ئەیکەی بۆ نمونە کۆتی دوایی دایک یان باوک وەکو لە ڕێنمایەکانی ڤیددیۆی گواستنەوەیە باسمان کردووە. ئەبێ وەفاتنامە زائدا صورة قيدي لقلا
دابنەی بە PDF ساڵی دەرچوونەکەشی بنووسیت هاوسەرگیری بێ بۆ هەردوو ڕەگەز یان زیابوونەوە تەنها بۆ ڕەگەزیمێ بە هەمان شێوە منداڵبوون لە ساڵانی خوێندن کوڕکوسی شەید و ئەنفال کراو ئێمە لە ڤیددیۆی شترا باسی ئەوانەمان کردووە کە پێویستە هەریەکە و بەڵگەی خۆی کوڕکوسی شەید دەبێت پژگیرێک لە وەزارەتی شەهیدانەوە بێنن لە کەسێک تەوقیعی کردبێت کە لە بەڕێوەبەری گشتی و بەرزتر بێ مناڵبوون لە ساڵانی خوێندن تەنها بۆ ڕەگەزیمێ ئەبێ بەیان ولادەی مناڵەکە و کارتی زانیار نیشتیمانی یان نفوسی دایک و باوکەکەی لەگەڵا بێ لە خوێندنی بەیانیان بۆ ئێواران ئەڕات یان نەخۆشی لە ڕێگەی لیژنەی پزیشکیەوە ئەمە پێویستی بە تەقریرێکی طبی هەیە دکتۆرێکی بەڕێز بۆتەکە هاوپێچەکەی دوایەوە ئەمجا ئەنێردرێت بۆ لیژنەی پزیشکی و ئەیبینێت ئەو خاڵانی کە زیاد کرابوون لە ڤیددیۆکەی گواستنەوەی باسمان کردووە گواستنەوەی قوتابی لە قۆناغی یەکەم بە سیستمی پارالێل بەدەر لە ڕێنمانەکەی گواستنەوە بە تەواوی پارەی پارالێل ئەگەر بە زانکۆڵین وەرگیرابێت بە تەواوی پارەی پارالێل گواستنەوەی بۆ ئەکەن گواستنەوە لەسەری قۆناغی یەکەم بە سیستمی پارالێل بە نیوەی پارەی دیاریکراو دەبێت یعنی کەسەکە ئەگەر لە زانکۆڵین بێت گواستنەوەی بۆ بکرێت بەڵام بەدەر لە ڕێنمایەکان بێت ئەو کاتە نیوەی پارەی پارالێلی لێسەنن هۆکاری تر هەیە با بڵێن بۆ هەر ساڵێک ECTS خوێندبێ و لی دەرچوو بێتی ئەوانە هەمووی ئەتوانیت بەڵگەکانی لە بەرامبەرە دابنێت و ساڵی دەرچوونی بەڵگەکە و پاشان فۆرمی پێشکەشکردنی داخوازی نامەکەت بنووسی ئەمەیان سەبارەت بە گواستنەوە بوو با بزانین دابەزین چۆنە لە دابەزین دێن کلیکی دابەزینەکەین بۆ قوتمان ئێرە دێن سەرداواکاری دابەزین لە دابەزینەکە بە هەمان شێوە ئەو بەشەی لێ وەرگیراویت ئەمە بە زانکۆڵین لە هەولێر زانکۆی هەولێری پزیشکی زانستە تەندروستیەکان تەندروستی گشتی ئەو بەشەی دابەزاندنی بۆکە ئێمە بۆ نمونەدینە زانکۆڵین ئەم بە ڕێزەی کە کۆدەکەمان لێ وەرگرتووە ئەوێ ئەو دابەزاندنە بکات بۆیە ئەبینین لێرە شیکاری نەخۆشیەکەت بۆ ناکاتەوە لەبەرەوەی ناتوانین بۆ هۆی کەمی کۆ نمرێت بۆیە لە زانکۆڵینەکە بەجێ دێڵین ئەچینە پارالێلەکەی بزانین ئاخۆ پارالێلەکەی وەرێگرێت یا وەری ناگرێت ئەلێرە شیکاری نەخۆشیەکان وەرێگرێت هەڵێ بژێرین ئەوە داوای گواستنەوەکەی کرد شوێنی نیشتە جێبوونە دیاری بکە هەولێر کەوتن یا دواخستن لە قۆناغی یەکەم دەرچوو بێت لە قۆناغی یەکەم بۆ قۆناغی دووەم بەبەرزێک ساڵی کەوتن دواخستنی نەبێت ئێواران بۆ ئێواران لە قۆناغی یەکەم ساڵی یەکەم مامەڵی پاڵاوتنی تەواو کرد بێت 2 ساڵ یاخود زیاتر بەسەر وەرگرتن تێپەڕیوە ئێمە ئەمیان هەڵبژێرین چکەم بە ڕێزە مەرحەلە سێ ئەو کۆلێژێ ئەوێت دابەزاندن بکات دێن لێرە بەڵگەنامەی پێویست بە زۆری بۆ دابەزاندن بریتیە لە شەهادەی پۆلی دوانزەت شەهادەیەکت هەیە کە کاتی خۆی تەقدیمی معاملاتت کردووە ئەو شەهادەیە دابنیت زۆر گرینگە ئەلێرە بۆ ئەوی یاخود ئەمری جامعەکەت کە ئەو ساڵە لەو زانکۆیە وەرگیراویت ئەگەر ئەوەشت دەستکەوێ خراپ نییە بە PDF دایانەی لە ساڵێکا دەرچووە تێبینەکانی خۆتە نووسیت ئەلێرە ئەگەر کەسەکە کەوتن یا دواخەسن لە قۆناغی یەکەمی هەبێ ئەگەر کەوتن بێت ئەتوانێت شەهادەی پۆلی دوانزەی زائیدەن نەتائیجی قۆناغی یەکەمی دابنات ئەگەر دواخستنی کرد بێت شەهادەی پۆلی دوانزە لەگەڵ ئەو کتابێک کە دواخستنەکەی بۆی کردووە ئەتوانێت دایبنات دەرچوو بێت لە قۆناغی یەکەم بۆ قۆناغی دووەم ئەوە عینەن بە هەمان شێوە شەهادەی پۆلی دوانزە لەگەڵ وەرەقەی دەرچوونت ینی ئەو وەرەقەی کە نەتیجەت پێی وەرگرتوێتەوە ئێواران بۆ ئێواران بە هەمان شێوە ئەتوانی بەڵگەنامەکانت بنێری ئەمجا دێیت پێشکەشکردنی فۆرمی داخوازی نامە کە هەمووی تەواو بوو پێشکەشکردنەکەت کرد تەکید لێکاتەوە دڵنیای بەڵێ دڵنیام ئەینێریت بۆ لایەنی بەرامبەرکە ئەو کۆلێژەیە ئەو زانکۆیە کە تۆ ئەتەوێ داخوازیەکەتی پێشکەش بکەی ئەوەی پێشکەشمانکردن بریتی بوو لە شێوازی پڕکردنەوەی فۆرمی گواستنەوە و دابەزین بە هیوای ئەوەی سوودی لێ ببینن و ئەگەر هەر پرسیارێکیا تێبینیە یان ڕوونکردنەوەی زیاترتان ویست لە یوتیوب ئینستاگرام تیکتۆک چاوەڕێتانین پرسیارەکان بنێرن وردەکاری زیاترتان پێدەین بە هیوای سەرکەوتنتان